ئازیزانم ئەو کاتتان چات. بەهاری عەرەبی لە وڵاتی مسر کۆتایی بە فەرمانڕەوایەتی 30 ساڵەی حوسنی موبارەک دیکتاتۆری پێشووی مسر هێنا. بەڵام لە ئێستادا لە پاش ئەو هەڵبژاردنەی کە کراو محەممەد مورسی بووە سەرۆکی وڵاتەکە، یەکێ لەو پرسیارانەی لە شەقامی مسریدا دەکرێن ئەوەیە ئایا مورسی دەبێتەوە بە موبارەکێکی تر؟ بەلای هەندێک لە چاودێرەوە نەکرد تەنها موبارەکێکی ترە، بەڵکو محەممەد مورسی پاش ئەو بڕیارانەی کە دەری کردوون بۆتە فرعونی نوێ بۆ وڵاتی مسر. سەرۆکی مسر داکۆچی لەو فەرمانە دەکا کە بڕیارەکانی دەخاتە سەر و پێداچوونەوەی دەسەڵاتی دادوەری و لە ڕاگەیاندنێکدا پاش چەندان ڕۆژی ناڕزایی دەربڕین جەخت دەکاتەوە لەوەی ئەو هەنگاوەی بۆ ماوەیەکی کاتیە. ئەم ڕاگەیاندنا شتێکی ئەوتۆی نەکرد بۆ دامرکانەوەی پشێویەکان، چونکە دژەبەرانی ئەو بڕیارە دەڵێن چنگگیرکردنە لە دەسەڵات. وائیل خەلیل شیکەرەوەی سیاسیە. ئەو بڕیارانەی دەیدات ئەوەی تەنانەت بۆ چەند مانگێکیش بێت لە سەرووی لێپێچینەوەیە، بەڕاستی مایەی ترس و نیگەرانین و بەڕاستیش شتێکە چاوەڕوان نەکراوە لە سەرۆکێکی هەڵبژێردراو. محەممەد مورسی سەرۆکی مسر دەڵێ پێویستە ئەو دەسەڵاتە کۆنەی دادوەری لا بدرێ بە مەبەستی دڵنیابوون لە دەستوری نوێ و پەرلەمانیش. بەڵام خواست بۆ دژایەتیکردنی دەسەڵاتی ڕەهاواتە هێزی شۆڕشەکەی ساڵی پار هەرماوە. دژەبەرانی محەممەد مورسی هیوادارن توانایی هێزی شەقام کاریگەری خۆی ما بێ بەرامبەر بەوەی بە هەوڵدان ناودێری دەکەن بۆ بوون بە فرعونێکی نوێ. پێم وایە بڕێک زێدەڕۆیە، بەهۆی ئەوەوە ناکەمە بەستەکانی دەزانم، نامەبەستەکانی بەلای منەوە گرنگ نین، بەڵام پێم وایە ناتوانێت ببێتە فرعونێکی نوێ. بەڕاستیش ئەوەی لە چەند ڕۆژی ڕابردوودا بینیمان ئاماژەن بۆ ئەو ڕاستیە. ئەم خۆپیشاندانانەی مسر ئۆپۆزیسیۆنە جیاوازەکانی بوژاندۆتەوە و وەک شیکەرەوە سیاسیەکان لە مسر ئاماژەی پێدەکەن ئەم شەپۆلی ناڕەزایەتیە لە هەموو لایەنەکانەوە داوا کراوە.